کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زانستە گشتیەکان بە زانکۆڵایەن پارالێل ئێواران کەمترین کۆنەمرەی چەندە؟ سڵاوتان لەبێ ئەزیزانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ باسکردنی بەشێکی نوێ لە پەروەردەی بنەڕەت کە ئەویش بەشی زانستە گشتیەکانە تاوەکو بزانین بۆ ساڵی خوێندنی 2021-22 بە زانکۆڵایەن پارالێل ئێواران کەمترین کۆنمرەی چەند بووە؟ خۆشەویستانم، ئێمە ئەم کۆنمرانەی بۆ ئەوەی بەڕێزی باسەکەین بۆ ئەوەیە وەکو بەرچاوڕوونی و زانیاریەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن. خۆشەویستانم، ئەم بەشە کە تەواویەکەیت وەکو مامۆستای پۆلی یەکی بنەڕەتی تاوەکو نوۆی بنەڕەتی ئەتوانی زانستە گشتیەکان بڵیتەوە. ئێوەش بۆ ئەوەی زانیاری لەبارەی کەمترین کۆنمرەی وەرگیراوە لەم بەشە وەربگرن تا کۆتایی بینەری ڤیدیۆکەمان بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن، کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان شێر بکەن، هەروەها لە ئەنستاگرامیش بە هەمان ناو و ناونیشان. ئێمە لە خزمەتتانین، فۆلۆمان بکەن بۆ ئەوەی بتوانین زۆرترین خزمەتتان بکەین.